بە مەبەستی باشترکردنی کوالێتی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکان و بەرزکردنەوەی ئاستی زانستی خوێندکاران، وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەت هێرێم بڕیاری داخستنی خوێندنی ئێوارانیدا لە بەشە زانستیەکان و خوێندنی یاسا لە زانکۆ و پەیمانگا حکومی و ناحکومیەکان. ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیاریدا بە داخستنی سەرجەم بەشەکانی ئێواران ئەوانەی کە بەشی زانستین و هەروەها بەشی یاسا لە ئێواران لە تەواوی زانکۆ حکومیەکان و زانکۆ تایبەتەکان. لە زانکۆ تایبەتەکان نزیکەی 62 بەش داخراوە لە کۆی 232 بەشی ئێوارانە و لە زانکۆ حکومیەکان لە کۆی 258 بەشی ئێواران نزیکەی 143 بەش داخرێت. کاتێک کە خوێندنی ئێواران نامێنەوە کوتمان مەبەست لەو بڕیارە بەرزکردنەوەی کواڵیتی خوێندنی بەیانیانە، بۆیە خوێندنی بەیانیان دەکرێت دەوام بەپی پێویستی درێژەکرێتەوە. لە بەرامبەر داخستنی ئەم بەشانە لە خوێندنی ئێواراندا وەزارەتی خوێندنی باڵا زانکۆ و پەیمانگاکانی سەرپشک کردووە لە ڕێژەی وەرگرتنی خوێندکاران بۆ ساڵی نوێی خوێندن لە خوێندنی بەیانیاندا بە شێوەی پارالێل. بەبار زانراکەیمە بەشە زانستیەکان داخین، بەڵام مقابلی ئەوە ئێمە پارالێلی بەیانیان زیاد بکەین. یعنی ئێمە مەسەرەن کاتی خۆی دەمانتوانی لە 10 تا 120 قوتابی لە بەیانیان بە پارالێل وەربگرین، زیاد لەو کە پلانێکە دامان ناوە. بەڵام ئەم ساڵ دەتوانین ئێمە کراوەیە دەسەڵاتەکە لە زانکۆ تا 140 دەتوانین ژمارەی وەرگرتن لە بەیانیان وەرگرین با شێوەی پارالێل کە هەمان شێوەیە بەس دەبێت بەیانیان دەوام بکەن. ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا لە بەرنامەی دایەوکاری لەسەر کردووە بۆ خوێندنی ساڵانی داهاتوو بە یەکجاری خوێندنی ئێواران لە تەواوی بەشە زانستیەکان لە زانکۆ و پەیمانگاکان نێڵێت و گرنگی زیاتر بە خوێندنی بەیانیان و وەرگرتنی خوێندکاران دەدات بە شێوەی پارالێل. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.